كلما سمع النداء. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، وصل اللهم وسلم وبارك على سيدنا محمد المصطفى وعلى آله وأصحابه المجتبى، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وسلمت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. خۆشەویستان بەڕێزان زانستخوازان و فێرخوازانی بەڕێز و لەدڵا سەنجین و بەحورمەت، السلام عليكم ورحمة الله وبركاته. جارێکتر بە خزمەت ئێوەی خۆشەویست و لەدڵا شیرین شاد دەمەوە لە بەرنامەی گەوهەری زانستخوازان. ئەمڕۆژ لەم زنجیرەیە کە زنجیرەی چواردەهەمینە بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە لە گەوهەرێشتر پێشکەشی ئێوەی خۆشەویست و بەڕێز دەکەم. ئەوی گەوهەری 43هەمینە بە ناوی لەژێر ناونیشانی صیانەة العلم، واتە چۆنیەتی ئینسان ئەهلی علم ئەو کەسەی کەوا ڕێی علمی گرتۆتە بەر، ڕێڕەوی علمی گرتۆتە بەر، ئەو کەسە چۆن پارێزگاری لەو علمەی بکە، لەو شەڕەفەی بکە، لەو گەورەی بکە کە خوای گەورە سوبحانەه وتەعالا پێی بەخشیە. علم شەڕەفێکی زۆر گەورەیە، علم نیعمەتێکی زۆر گەورەی خوای گەورەی سوبحانەه وتەعالا. خوای گەورە خەڵکێک لە ناو تێگڕای ئەو خەڵکانە هەڵدەبژێری دەیکات بە ئەهلی علم. تەمەشا بکە کاتێک کە بەڕێزت ڕێگای علمت گرتە بەر لە ناو عائیلە و خانەوادە و خێزانەکەی خۆت ڕەنگە 8 نەفەر بن، 6 نەفەر بن، لە ناو ئەو 6 نەفەرە تەنها تۆ خوا تەوفیقی دای. لە ناو بنەماڵەیەک، لە ناو عەشیرەتێک چەند کەسێک بە پەنجەی دەژدەژمێدرێن، ئەوانە ڕێگای علم دەگرن، وەکو چرایەک، وەکو ئەستێرەیەکی ئاسمان لە بناو بەرەبابەکەی خۆیان دەدرەوشێنەوە، دەناسرێن، خەڵک بە پەنجەی دەست ئاماژەیان لۆ دەکا. کەواتە علم ئەوەندە گەورەیە، ئەوەندە پیرۆزە، ئەوەندە شتێکی عەزیزە، بەڕاستی پێویستە ئێمە وەکو گلێنەی چاوی خۆمان ئەو علمە بپارێزین. لۆیە بزانە قوتابی فێرخواز پێویستە ئاگادار بێ، لا تجعل حبل الوصل إلى المنصب طلبك للعلم. کاتێک کە ڕێ علم دەگری نەکەی ئەو علمەی بکەیە پردەک لۆی بگێ پلە و پایە و مەقامەکی بەرز. علم بەدەست بینی بە مەبەستی ئەوەی پایەکت هەبیتن، معاشەکت هەبیتن، نا، علمی بەدەست بینە بۆی خزمەت بکەی، بۆی دنیا و قیامەتت ڕۆناک بیتەوە. لۆیە بزانە ئینسان دەبی بزانی کاتێک کە خوای گەورە تەوفیقی دای لە بۆ ئەو ڕێگای علمە، ئەوە فەزل و بەخششی خوای گەورەیە سوبحانەه وتەعالا. ئینجا هەر کەسێک ئەو ڕێگای علم و زانست و زانیاری گرت لە پێناوی خوای گەورە لە دنیا و لە قیامەت گەورەی دەکا. خوای گەورە دەیکاتە بە ئەهلی ڕێز و ئەهلی ئەو کەسانی کە ڕێز و احترامیان لێ دەگیرێتن. لێیە تەمەشا بکە ئەو کەسانی ئەهلی علمن، ئەوانە ڕێز و قەدریان هەیە. بە چ ڕێز و قەدریان هەیە؟ تەمەشا دەکەی ئەو کەسە دەبێتە ئیمامی قەومەک، گەنجەکە ڕەنگە عمری 20 ساڵە، 25 ساڵە، 30 ساڵە. کەسێک نوێژی لە دوو دەکا 70 ساڵە تەمەنی. کەسێک نوێژی لە دوو دەکا ڕەنگە پلە و پای و پۆستێکی زۆر گەورەی هەبیتن. بزانە سەرۆکی وڵات کاتێک دەچێتە مزگەوتێک جورئەتی ئەوەی نییە بە پێش ئیمامەکە بکەوی. کاتێک خود وتار بێژێک وتار دەدا، گەورەترین ئاستی مەنسەبی وڵات ئەوانەی کە سەرکردە و گەورەکانن دێن چۆک دادەدەن لە ژێر دەستی وی دادەنیشن. ئەوە علمە ئەوەندا تۆی گەورە کردیا. کەواتە ئەو علمەی بچووک نەکەیەوە. بزانە ئەو کەسەی کە دەبێتە قازی، ئەو کەسەی دەبێتە مفتی، ئەو کەسەی دەبێتە چاو ساغ و ڕێنیشاندەری خەڵک، ئەوانە خەڵکی زۆر ئازبەرز لە دنیایی دێن تەشەبوزیان پێ دەکەن، دێن داوایان لێ دەکەن کە ڕێگایان پێنیشاندن. کەواتە ئەوە علمە ئینسانی ئەوەندا گەورە دەکات. لۆیە پێویستە ئەهلی علم، پێویستە فەلیذالک بۆیە ئاگادار بە پێویستە لەسەر هەر کەسێکی زانست خواز فەئەعطی العلمە حەقەه. ئەو علمەی کە پێت بەخشرایە وەرت گرتیا حەق و مافی خۆی پێ بدە. سوچی مەکە، مەی بە هەموو شوێنێک، مەیدە هەموو کەسێک. ئاگادار بە بزانە ئەو علمەک و تەعاملی لەگە دەکەی لۆی ببێتە ڕێخۆشکەرێک لە بۆی
هەتا بەرەو بەهەشتت بباتن لۆیە وئینزالیه منزیلەتەه بزانە ڕێزی عیلم لە شوێن و پێگەی خۆی دابنێ ئاگادار بە واجعل ئەن تەجعەلە مەقصەدەکە لکەسب العلم المنصب زۆر ئاگادار و وریابە بەدەستهێنانی عیلمت لە پێناوی ئەوە نەبی پلە و پۆستت بەدەستکەویتن لە پێناوی ئەوەی ببیە کەسێکی گەورە ببیە ئەندام پەرلەمان ببیە سەرۆکی وڵات ببیە هەر پۆست و ئاستەک نا چونکە هیچ دەرەجەیەک هیچ پلەیەک هیچ شەڕەفێک لەوەی گەورەتر نییە کە ئەتوو ببیە ئەهلی عیلم دەزانن لۆ چونکە ئەتوو دەبیە جێگری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەتوو دەبیە وارسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزانە تەماشا بکە پێغەمبەری خوا ئیمامی ئومەتە ئیمام الثەقەلەینە یعنی ئیمامی جن و ئینسا والله ئەگەر ئەهلی علمیش ئەهلی علم بی ئەو ئیمامەت و شەڕەفیەی کەوا درا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەدێتە توش بزانە پێغەمبەری خوا دەفەرموێ إنما العلماء يعني العلماء ورثة الأنبياء تدرز شي قوريا تشرفك تسويسام فخرك خوا دايتي منو تو تخوا حيف مخابنيا بي قوريا همو دنيات بدني والله ناكا تشرفي أوي كأتو أهلي علمي خوا لو كسان من بجيرتن لو بريزان خوش ويستان زان خوازاني بريز كتان كراني بريز خوش كانوا بريان زور آقا داربا علم بەوەی دەپارێزرێ کە دیری خوای پێ پارێزی بزانە پێغەمبەری خوا لە فەرموودەیەک صلی الله عليه وسلم ئاراستی تێگەڕای خەڵکی دەکات بەڵام ئەهلی عیلم زۆر ئەولاترن ئاگاداری ئەو فەرموودەی پێغەمبەر بن صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا دەفەرموێ احفظ الله يحفظك ئەی مسلمان ئەی هەر کەسێک هەی بەتایبەت ئەهلی عیلم احفظ الله ئەتو حیفزی دینی خوا بکە معنەتی احفظ الله تۆن خوای گەورە دەپارێزێ واتە ئەمر و فرمانەکانی خوا جێبەجێ بکە ئەمر و فرمانەکانی خوای گەورە لەسەر چاو و لەسەر سەرت بی ئاوا بە گەورەی دابنێ خوای گەورەش یحفظکە دەتپارێزی گەورەت دەکا خوای گەورە وال لێ دەکا کەوا بە عیززەتەوە بژی لۆیە بزانە تەمەشا بکە بەوەی کەوا عیلمەکەت بپارێزە و عیززەتی نەفس و ئاوی ڕووی خۆت مەڕێژە لە پێناوی شتێکی کەمی دنیا لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکا دەفەرمێتە عەبدوڵڵای کوڕی عەباس یا غولام ئەی ڕۆڵە گیان ئینی ئوعەللیموکە کەلیمات من چەند وشەیەکت پێ دەرێم لەبەری بکە و ئاگادار بە یەک لەوانە پێغەمبەری خوا پێی دەفەرمووی صلی الله عليه وسلم احفظ الله يحفظك سنوورەکانی خوا بپارێزە ئەمر و فەرمانی خوا بپارێزە یحفظکە خوای گەورەش دەتپارێزی تەماشا بکە خوای گەورە سوبحانه وتعالى کە وەصفی ئەصحابی پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم چەند وەصفێکیان پێ دەرێ ئەهلی عیلمیش کە ئەتوارسی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەسەر ڕێڕەوی ئەصحاب دەڕۆی دەبی ئەو صفاتانە لێ بێتێ چییە صفاتی ئەوانە خوای گەورە دەفەرموێ صفاتی ئال و ئەصحابی پێغەمبەر ئەوە بووە التائبون العابدون الحامدون السائحون الراكعون الساجدون الآمرون بالمعروف والناهون عن المنكر والحافظون لحدود الله وبشر المؤمنين بزانا دبي أو صفتان اللي بيتدي يكم التائبون هميشه أهل علم دبي دوبة استغفار بي هميشه دبي دوبة ذكر بي هميشه دبي توبة كار بي برامبر بنقستاني وكم ترخميكاني برامبر بخواي قورا سبحانه وتعالى استغفر الله بردوام استغفار بلا سرزارد بي بزانا خواي قورا سبحانه وتعالى دا فرميته بيغنبري خوا صلى الله عليه وسلم إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا خوا أمر ببيغنبر دكا داوای استغفار لە خوا بکە ئێمە چین هەمیشە و بەردەوام دەبی ئێمە تەوبەکار بین حەز بە نەقوستانی و کەم تەرخەمی خۆمان بکەین حەز بکەین بەوەی کە ئێمە هەمیشە بەڕاستی حەقی خوامان نەدایە وەکو ئەو حەقی کە خوای گەورە هەیەتی سبحانه وتعالى لۆیە التائبون دوم العابدون دەبی ئەهلی علم بەڕاستی عابیدی ڕاستەقینە بن دەبی لە عیبادەتیان تایبەتمەند بن دەبی ئەهلی شەو و نوێژ بن دەبی ئەو کەسانە بن سەڵات الضوحا لێیان ڕنگ بداتەوە دەو بە ذکر بن دەبی لە خوا ترس بن دەبی عابیدی ڕاستەقینە بن نوێژیان فەرقی هەبی لەگەڵ نوێژەکەیان بە ڕۆژوبوونی دووشەم و پێنجشەمە سێزدە و چاردە و پازدە
ئەو ئەسیفەتە چاکەیان هەبی کە هەرچی عیبادەتە ئەوان پێشنگ بن. اینجا الحامیدون هەمیشە سوپاس گوزاری نیعمەتەکانی خوا بن. الحامیدون حەمد و شکر و سوپاسی خوای گەورە بکەن. السائحون دەزان معنەتی السائحون یعنی ئەلێرە السائحون هەندێک لە مفەسیرون دەفەرمون یعنی الصائمون واتە بەڕۆژوون، هەندێکی دەفەرمون السائحون یعنی المجاهدون واتە دائیمەن غەزا دەکەن و لە پێناوی خوای گەورە خۆیان دەکەنە قوربانی دینی خوای گەورە. و السائحون بە معنەی ئەوەش هاتووە ئەوانەی گەشت دەکەن لۆ بەدەستهێنانی خزمەتی دینی خوای گەورە، وەکو ئەهلی علم دەڕۆن بە دوای علم و زانست و زانیاری. الراکعون ئەوانەی هەمیشە لە نوێژەکانیان نوێژێکی زۆر ڕێک و پێک دەکەن. الراکعون الساجدون زۆر ڕکوع و سەجدە دەبن، واتە نوێژەکان نوێژێکی گەلێک زۆر دەکەن لە شەوەکان و لە ڕۆژەکان و نوێژی فەرض و سنەت بە بەردەوامی بڕێک و پێچی دەیکەن. الآمرون بالمعروف والناهون عن المنكر ئەهلی علم دەبی ئەوانە ئەو صفتیان لێ بێتە جێ. الآمرون بالمعروف هەمیشە و بەردەوام ئەمر و فەرمان بکە بە چاکە و ڕێگری بکات لە هەر کار و کردەوەیەکی خراپ و ڕێلێجی ناپەسند و ناڕێک. ئەوجا صفەتی ئەخیریان والحافظون لحدود الله دەبی سنوورەکانی خوای گەورە بپارێزن. ئەهلی علم زۆر دەبی ئاگاداربی، زۆر ئاگاداربی دەبی بەڕاستی ئەو عیلمەی کە هەیتت بیپارێزە، سنوورەکانی خوای بێ پارێزە، ئاگەل لە خۆت بی لە ماڵت لە منداڵت لە خێزانت لەگە هەموو کەسێکی هەرنەستی و دانەنیشی عیلمەکەی بە ماڵێکی کەمی دنیا نەفرۆشی. ئەوەیە الحافظون لحدود الله. هەر کەسێک ئەو صیفەتانی لێ بێتە جێ خوای گەورەش دەفەرمێ وەبەشیر المؤمنین مژدێنی بدە بە هەر ئیماندارێک هەڵگری ئەو صیفەتانە بیتن. بزانە تەمەشا بکە بەڕێزان و خۆشەویستان. وأن من حرم قصدا كبيرا من التوفيق لا يكون عنده الالتزام والإنابة والرجوع إلى الله. سبحان الله أو كلمة قال قوريا دفرمي براستي شيخ أبو بكر أبو زيد دفرمي أن من حرم قصدا كبيرا هر كسي لبدا سيناني علم ما بس تشي قوري لدس خوي بدا لبو ما بس تشي كمي دنيا علم بدس بيني دفرمي لا يكون عنده الالتزام أو كسل لبر أوي بما بستشي لبو خوا بما بستشي دلتي باك نتسويتا ناو بروسي علم وبروجي علم بدز بينيتن أو كسب راسي التزامي باشي نابتن بديني خواي قورا كسيشي وانابي بقريتو لولاي خواي قورا سبحانه وتعالى كسيشي دنياي دبي أهان دبين أو هم ميزر بسرانا أهان دبين أو هم علمانا أو هم أهل علمانا كوا أهل علم بەڵام سبحان الله شەیطان وەکو دامەی دەستی شەیطان ئەو سەریان پێ دەکرێ گەمەیان پێ دەکرێ هەر ڕۆژێک لە کۆڕ و مەجلیسەکەن هەر ڕۆژێک بە نەوعەک هەر دەپەڕێندرێن لەگەڵ ڕێزم لە بۆ زانایانی بەڕێز و قەدرگران و بە حورمەت لێ بەڕاستی ئەگەر ئینسان قەدری خۆی دۆڕان ئەگەر خۆی ئەو حورمەتەی خۆی نەپاراست بەڕاستی دەبێتە دار دەستی شەیطان خوا پەنامەم بدا. علامەی دەردیری ڕەحمەتی خوای لەسەر بێ دەجێڕتەوە لە قاضی شەهاب الدین ئەحمەدی کوڕی حوسەینی ئەسفەهانی ئەو بەڕێزە کتێبی فتح القەریب هەیە طبعا کەم فەقێ هەیە و کەم کەس هەیە ئەو بۆ کتێبە ئاشنا نەبیتن. ئەو کابرای ناسراو بە ئەبوو شوجاع ئەو عالیمە دیربیە لە دەربارەی ئەو ئەبوو شوجاع دەفەرموێ عاشە 160 سنە 106 ساڵ تەمەنی بوو 106 ساڵ ئەو کابرا ژیا ولم يختل له عضو من أعضائه دەفەرمێ یەک ئەندامی لەشی سبحان الله تووشی لە کار نەکات هەموو ئەندامەکانی لەشی چاوەکی زۆر وردبینی هەبوو زمانێکی زۆر پاراوی هەبوو یەک لە ددانەکانی نەکات پرچی زۆر ڕێک و پێک و جوان بوو سبحان الله هیچ ئەندامەکی لەشی دەفەرمی ئەو کابرایە تێک نەچوو. عندما سئل کاتێک پرسیاریان لێ کرد وتیان بەچی ئەتو ئەو هاخوای گەورە ئەو سەحەت و تەندروستیە باشەی دایە لەو تەمەنە گەورەیە عمر 106 ساڵە فەرمووی ما عصيت الله تعالى بعضو منها في الصغر وتی والله بە هیچ ئەندامێک لەو ئەندامانەی خۆم سەرپێچی خوای گەورەم پێ نەکردیان ئەوەی پارێزگاری کردن لە علم فحفظها الله علي في الكبر لۆیە خوای گەورە ئێستا لە بۆ بدی پاراست
لەو تەمەنە دوور و درێژ و لەو تەمەنە زۆرم خوای گەورە لە بۆمی پاراستووە. بەڕێزان مامۆستایە کە بوو تەمان من لە خزمەتیم دەخین ئەو مامۆستایە تەمەنی نزیک 90 ساڵ بوو، مامۆستا مەلا سەدیقی نۆغەرانی مەشهورە تەوان ئەو مامۆستا بەڕێزە یەکێکە لەو مامۆستانی زۆر یعنی بەناوبانگە لە منطقەی دەشتی شەمام و ئەوانە. ئەو مامۆستا بەڕێزە زۆر جار لە مزگەوتەکەی لای من نوێژی دەکرد، ئەم لە خزمەتی فتح القەریب و هەندێک دەرسم لە خزمەتی دەخین، هەلو بەرەکەت دەرسم لە خزمەت دەخین. کە دەچۆ ماڵی خۆیان پێ نەدەزانیەوە، واللهی دەستم دەگرت بە خۆم هەتا پێش دەرکەی مارێم دەبردەوە، کە چاوی بە خێزانەکەی دەکەت لەگەری دەکردە شەڕ، دەیگو ئەوە ئافرەتێکی بێگانی خێزانی خۆی نەدەناسیەوە، کوڕەکانی خۆی نەدەناسیەوە، بەڵام لە بۆ عیلم دادەنیش لە بن برێن تارمەی مزگەفتەکە حتا بەرەبەری مەغریب بەس قورئانی دەورد دەکردەوە، هەموو قورئانی لەبیر مابوو، ئەوەی لەبەری کردبوو لە بیری مابوو. حتا دەرسمان دەخی لەکن مامۆستا عەبدولقادری بە حەرکەی خوای گەورە تەمەندرێژی خوای گەورە شفای بدە کە ئێستا مامۆستا نەخۆشە. ئەو مامۆستا بەڕێزە دەرسی بەمە دەگۆ، دەرسی بەیضاویمان دەخین، دەرسی جەوامی ئەمان دەخین، لە زۆر جار ئیشکال پەیدا دەبوو. ئەو مامۆستا مەلا سەدیقا کە ماڵ و منداڵی خۆی نەدەناسیەوە، دەیگۆ مامۆستا عەبدولقادر ئەو بابەتی ئەتوو باسی دەکەی لە فرانە کتاب لە جلدی ئەوەندا لە لاپەڕ ئەوەندە پێم دیتیتم ئەگە سەهوو نەبم، واللهی کتابەکەمان دەردەینە نفسی جلد نفسی صفحە سبحان الله ئەو کابرا لە بیری بابوو. یعنی ئەو پارێزگاریکردنە لە عیلما، چونکە خوای گەورە لە تەمەنی خۆی گوناحی نەکرد بوو، لێ لە تەمەنی بە ساڵاتچووی خوای گەورە لۆی پاراست. خاڵێشتر و گەوهرێشتر پێشکەشی ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەم فێرخوازان و زانخوازانی بەڕێز خاڵی گەوهری چول و چوارەمین کە ئەویش بە ناوی ئەلمودارات و لەلموداهەنە. واتە مدارات معنای چیە؟ واتە پێویستە ئەهلی علم فەقێ کاتێک کە مامۆستای ئیمام و خەتیبی لە مزگەوتە چی ئەتوو ئەهلی علمی لەگە خزم و کەس و دەوروبەر و دۆست و برادەرەکانت یان خوشکەکی بەڕێزە لە شوێنێک کە ئەهلی علمە و کەسێکی ڕیسالیە واتە دەوێت پەیامی خوا بگەینی، ئەو کەسە دەبی ئەو سیفەتی زۆر ئاگاداربی. ئەلمودارات واتە هونەری هەرس و کەوتکردن لەگە خەڵکت هەبی لەلموداهەنە، بەڵام ئاگال لێبی نەکەی لە پێناوی شتێکی دنیایی سوکایەتی قبول بکەیت. نا مداهەنە چیە؟ مداهەنە ئەوەیە قبولکردنی شتێک بزانە قبولکردنی شتێک لە پێناوی دین. دەیدێ قەیناکە دەچمە گازینۆ ئەگەر حەفلە و ڕەش بەرەشی تێدابیتن، دەیدێ قەیناکە دەچمە ئەو سەفرەی ئەگەر بێشەرعیشی تێدابی ڕازی بوون بە بێشەرعی ئەو مداهەنەیە، خوا پێڕازی نییە، پێغەمبەر پێڕازی نییە صلى الله عليه وسلم. لێ المداهنة خلق منحط، مداهنە واتە خۆ کەمکردنەوە و خۆ نزمکردنەوە هێنا خواردنەوەی ئاستی خۆت لە بەرامبەر کەسانێکی خراپ، ئەوە ئەخلاق و ڕەوشتێکی کەسێکی بەڕاستی نزمە. صفة المنافقين صفەتی دووڕوەکان خوا هەموو لایەکمان پارێزی، وهي تضر بدينك زۆر ئاگادار بی. ئینسان ئەگەر زۆر قبولی هەموو شتێکی کەمی کرد لە پێناوی ئەوەی کە عیبە یان قسم پێنەرین یان ناوتۆرم لێ نەندرێ، واللهی زەرت بە دینیشت دەگاتن. بزانە خوای گەورە بە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم و بە ئەصحابی پێغەمبەریش دەفەرمێ ودوا لو تدهنوا فيدهنون، کافرەکان زۆر ئاواتە خوازن، تۆزێک ئەتو نەرمیان لەبوو بچێشی فەیودهینون، اینجا ئەوانیش بێن داوای شتی کەل لێ بکەن و زیاتر بچێژێر ئەمر و فەرمانی وان. ئەمە المدارات ئەدی مدارات چییە؟ الحکمة في الإدارة، کو ئینسان بتانی بە لێزانی بە کارزانی بە بەکارهێنانی عەقل و حکمەتێک یعنی هەرس و کەوت بکەی لەگەر کەسانی دەوروبەرت، ڕێزی ئەختیارێک بگری پلە و پای خۆی حساب بکەیت، منداڵێکی گسکە ئافرەتێک گەنجێک هەر یەکە بە شێوازی بە ئوسلوبەکی جوان ئینسان ئیدارە بکە، هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا بووە. پێغەمبەری خوا لەگەر منداڵان لەگەر ئافرەتان لەگەر پیر لەگە بەساڵاتچوو لەگە کەسی خیندەوار لەگە کەسی نەخیندەوار لەگە هەموو کەسێک زۆر حەکیمانە هەست و کەوتی دەکرد. لێ ئینسان یەکەمیشت ئاگال لێبیتر مداران لەگە نەفسی خۆت، ئینسان دەبی ئیداری بی لەگە نەفسی خۆی، کو ئەگەر بێ 24 سەعات سەرت لەسەر کتابی بی، 24 سەعات سەرت لەسەر مۆبایلی بی، بەس 24 سەعات خەریکی لاپتۆپەکەت بی، ئەوە ئیدارە نییە، ئەوە حەقی جسمی خۆت نەدایە. لۆی یەک لە مافەکان ئەوەیە وەلی بەدەنیکە عەلەیکە حەق
حقا بدنت لاشت جسمت حقي لسرته دبي أقال ليبي يعني ولنفسك عليك حق أويك إنسان هول بداتن براستي ئیدارەی نفسی خۆی بکاتت بە شێوازێکی ڕێک و پێک ناوە قسەی خۆش بکە سەفرە و سیاحە بکە لەگە برادرەکانی سوحبەتی شەرعی بکە بەڵام لە حەد و لە سنووری خۆی دەرنەچی ئەو جارە مدارات واتە هەرس و کەوتکردی جوان لەگەر ماڵ و منداڵی خۆت بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ استوصوا بالنساء خيرا ئامۆژگاریتان دەکەم لەگەر ئافرەتان باش بن لۆ چونکە ئافرەتان چینێکی بەڕاستی لاوازن ئافرەتان بەڕاستی پێویستیان بە مراعات و ڕێزگرتنی زیاتر هەیە ئینسان دەبی لەگەریان هەرس و کەوتی جوان بنوێنیتن پێغەمبەری خوا دەفەرمێ فإنهن خلقن من ضلع الأعوج چونکە ئافرەتان خەڵق کراینە لە پەراسووەکی خوار ولا يزال أعوجا ئافرەت برێونەری وەکو پیاو نیە يعني كو پیاویش يعني تەمەشا دەکەی خۆ الكمال لله وحده بەڵام ئافرەت زیاتر ڕەنگە بە هەڵەدا بچی و ئافرەت زیاتر ڕەنگە تووشی هەڵە و خراپە بی بەڵام پیاو دەبی لەو ئاستەی بیتن ئافرەتەکەی خێزانەکەی ئیدارەی جوانی لەگەر بکاتن اینجا بەڕێزان بزانە تەمەشا بکە ئینسان ئاگادار بی لەگە ماڵ و منداڵە کتێ عمری ساڵەکە یەکتێ 5 ساڵە یەکتەیە 10 ساڵە یەکەچیان 12 و 13 ساڵە هەر یەکە لە مەرحەلە و قۆناغێکە ئەوانە کچن ئەوانە کوڕن دەبی بزانی و ئیدارەیان لەگە دەکەی لۆیە ئینسان نابی هەوڵ بدە منداڵەکەت هەمان هەرس و کەوتی تو بکە لە هەمان ڕتمی ژیانی تو بژیتن نا بزانە ئیمامی عەلی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ لا تکریهوا ئەولادەکم على آثارکم زۆر لە منداڵەکانتان مەکەن هەمان ڕێڕە و ڕێبازینگۆ یان هەمان هەرس و کەوتینگۆ دووبارە بکاتەوە فإنهم مخلوقون لزمان غير زمانكم ئەو منداڵانێک و لە زمانێکدا دەژین لە فەرقی هەیە لەگە زمانی سەردەمی ڕابردووی ئێوە لۆی ئاگادار بن ئەوجا مدارات لەگە تێگڕای خەڵکی زۆر جارێت و ئەهلی عیلمی لەناو کولیە طبی خوشکەکی بەڕێز لە کۆلێژی ئەندازیاریە کەسێک لە مەعهدێکە کەسێک لە ناو بازاڕێکە کڕین و فرۆشتن دەکات زیرانی هەیە خەڵکی دەوروبەری هەیە کو ئیدارە لەگەر ئەو خەڵکەی دەکەی بزانە قسەی چەند جوان هەیە دەرێ داریهم مادوم تەفی داریهم ئینسان دەبی ئیدارە بکەی مادام لەگە خەڵکەک تێکەری مادام لەگەڵەوان دەژی ئیدارەیان لەگە بکە یعنی معنە ئێوەنی خۆ مەحاولە بکە لە شەڕیان خۆت بپارێزی سوود و نەفعی خۆتیان پێ بگەینی لەوەی بتانی ئەو ڕیسالەی کە هەیتە بیگەینی حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر قسەی زۆر جوانی هەیە دەفەرمێ یەقولون المدارات نصف العقل دەرە جێم لێ بۆ خەڵک دەیان گوت مدارات و ئیدارەکردن و هەرس و کەوتی جوان لەگە خەڵکی نیوەی عەقڵە دەفەرمێ وأنا أقول حەسەنی بەسری دەفەرمێ نا ئەمن دەڵێم هي العقل كله ئیدارەکردن و هەرس و کەوتی جوان لەگە خەڵکی تەواوی عەقلە یعنی ئەو کەسە نیشانەی کەسێکی عاقل و ژیر و تێگەیشتی تەواوە کە دەتانی ئیدارە لەگەر خەڵکی بکاتن بزانە تەمەشا بکە ئەبوو یوسف کە تەڵەبەی ئیمامی ئەبوو حەنیفەیە ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ خەمسەة يجب على الناس مداراتهم پێنج چینە خەڵک هەنا پێویستە خەڵک لەگەریان بە فەن و هونەرێکی جوان لەگەریان بژی ئیدارەیان لەگە بکە کو یەک لەوانە المەلیک المسەڵەت مەلیکەکەی پادشایەکەی زاڵمە غەدارە دەسەڵاتێکی زۆری لەگە خەڵکیەیە ئینسان دەبی هونەری ئیدارەی هەبی لەگە ئەو جۆرە کار بەدەستانە والقاضي المتأول قاضیەکەیە یعنی بە عەدالەت ئیش ناکە ناعادیلە تەویل دەکا خوار دەکات و لەولا و ئەولا ئەتوو دەبی بەڕاستی هەوڵ بدەیت بە ئیداری خۆت تووشی داوی ئەو جۆرە کەسانە نەکەی سێمینیان ئەلمەریض کەسێک نەخۆشە دەبی ئەتوو هەرس و کەوتی جوانی لەگە بکەی دڵی خۆش بکەی قسەی خۆشی لەگەر بکەی مەحاولە بکە ئیدارەی لەگە بکەیت کە ئەو نەخۆشە جاروێ بابتە جاروێ دایکتە جاروێ خێزانتە جاروێ منداڵکتە دەبی هەوڵ بدەی ئەو نەخۆشە بەڕاستی ئیدارەی لەگە بکەی لەگەر عەقلیوی خواردنی بدێ بە ئوسلوبەکی وەها والمەرئە ئافرەتیش پێویستی بەوەی ئیدارەی جوانی لەگە بکەی بەوەی یعنی ئینسان بتانی بە عەقلی خۆی ئیدارە لەگەر ئەو ئافرەتەی بکە کە خێزانیتی یان ئەو ئافرەتەی کە خوشتیتی یان ئەو ئافرەتەی کە داچیتی یان ئەو ئافرەتەی کە کچیتی والعالم ليقتبس من علمه پێنجەمین کەس پێویستە کە ئینسان ئیدارەی لەگە بکە کەسێکی عالیمە ئەتوو علمی لێ وەردەگری پێویستە بە علم و حکمەتی خۆت هەوڵ بدەی
وردە وردە نەرم نەرم عیلمەکەی لە مامۆستایی وەربگری و ئەدەب و ئەخلاقی لێ وەربگری نەکەی ڕوبەڕووی بیەوە واز لە عیلمەکەی بینی و مامۆستاش لێت بێزار بیتن. بەڕێزان و خۆشەویستان بەڕاستی ئەو دوو گەوهرە ئەوە لەو زنجیرێ پێشکەشی ئێوەم کرد و ئومێدی ئەوەی ببێتە مای سوود و قازاند لە دنیا و لە قیامەت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.